بیسەڵاو بینەرانی عزیزی تلویزیۆنی کۆمەڵە لەگەڵتانین بۆ گەشتی هەواڵەکانی ڕۆژی هەینی ئێستاش سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دەست بە سەرکرانی مەنسوور قادرزادە لە شاری بۆکان، برینداربوونی کۆڵبەرێک بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری بانە، دەست بە سەرکرانی هێرش شەریفیان لە شاری کامیاران، گیان لە دەستدانی هاوڵاتیەک بەهۆی تەقینەوەی مین لە سەقز و گیان لە دەستدانی کرێکارێک لە کانگای گوڵتووی زەڕەند. درێژەی هەواڵەکان دەست بە سەرکرانی مەنسوور قادرزادە لە شاری بۆکان. ڕۆژی چوارشەمە 20 جۆزەردانی 1405 هەتاوی هاوڵاتیەکی کورد بە ناوی مەنسوور قادرزادە لەلایەن هێزانبیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە لە شاری بۆکان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواسترایەوە. بە پێی دوایین زانیاریەکان مەنسوور قادرزادە تەمەن 43 ساڵ کوڕی ئەحمەد و خەڵکی گوندی قاڵوێی سەر بە شاری مەهاباتی دانیشتووی ناوچەی میراوەی بۆکان ناوبراو لەلایەن هێزانبیەکانی ڕژیمەوە بەبێ نیشاندانی بڕیاری قەزایی دەست بەسەر و تا ئێستا هۆکاری دەست بەسەرکرانی ئەو هاوڵاتیە و ئەو تۆمەتانێک کە خراوەتە پاڵی ئاشکرا نەکراوە. هەروەها زانیاریەک سەبارەت بە شوێنی ڕاگرتن و تۆخی تەندروستی ناوبراو لەبەردەستدانیە. برینداربوونی کۆڵبەرێک بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری بانە. ڕۆژی پێنجشەمە 21 جۆزەردانی 1405 هەتاوی کۆڵبەرێکی کورد لە ئەنجامی تەقەی هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ناوچە سنووریەکانی شاری بانە بریندار بووە. بە پێی راپۆرتی گەیشتوو ئەو کۆڵبەرە ناسی خودایی 29 ساڵە و خەڵکی شاری بانە و ناوبراو لە ئەنجامی تەقەی بێ ئاگای هێزەکانی ڕژیم لە ناوچەی سنووری سوورکی و لە شاری بانە بە سەختی بریندار بووە. پاش ڕووداوەکە ئەو کۆڵبەرە بە مەبەستی وەرگرتنی چارەسەری پزیشکی بۆ نەخۆشخانەی سەلاحەددینی ئەیوبی لە بانە گواسترایەوە. شایانی باسەکە هێزەکانی ڕژیم بەردەوام کۆڵبەران لە ناوچە سنووریەکان بە ئامانج دەگرن و ئەم ڕووداوە ساڵانە دەبنە هۆی کوژران و برینداربوونی ژمارەیەک لەو هاوڵاتیانی کە بە مەبەستی دابینکردنی پێداویستیەکانی بنەماڵەکان ناچارن بە هەڵبژاردننی پیشەی مەترسیداری کۆڵبەری دەبن. دەست بە سەرکرانی هێرش شەریفیان لە شاری کامیاران. هێرش شەریفیان لاوێکی 17 ساڵی خەڵکی گوندی پاڵنگانی سەر بە شارستانی کامیاران پاش ئامادەبوونی لە ئیدارەی ئیتلاعاتیە و شارە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕەوانەکراوە. بە پێی راپۆرتی گەیشتوو هێرش شەریفیان ڕۆژی 16 جۆزەردانی 1405 هەتاوی پاش ئەوەی بۆ ئیدارەی ئیتلاعاتی کامیاران بانگەشتکرا لەلایەن هێزانبیەکانی ڕژیمەوە دەست بەسەرکراوە. شایانی باسە کە پاش تێپەڕبوونی زیاتر لە 6 ڕۆژ لە دەست بەسەرکرانی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە نەک تەنیا زانیاریەک سەبارەت بە دۆخی تەندروستی لە بەردەستدانیا بەڵکو لە مافی پەیوەندی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی پێبەشکراوە. گیان لە دەستدانی هاوڵاتیەک بەهۆی تەقینەوەی مین لە سەقز. ڕۆژی چوارشەمە 20 جۆزەردانی 1405 هەتاوی هاوڵاتیەکی کورد لە ئەنجامی تەقەی مینێک کە لە ماوەی شەڕی ئێران و عێراقەوە ماوەتەوە لە ناوچەکانی سەر بە شارستانی سەقز گیانی لەدەستدا. بە پێی دوایین زانیاریەکان ئەو هاوڵاتیە بە ناوی شێرکۆ 21 ساڵ تەمەنی هەبوو خەڵکی شاری سەقزە. ناوبراو لە کاتی لەوەڕاندنی ئاژەڵەکان لە ناوچە سنووری بەرتەقینەوەی مینێکی ماوە لە شەڕکەوتووە لە شوێنی ڕووداوەکە گیانی لەدەستداوە. شایانی باسە کە سەرەڕای تێپەڕبوونی نزیکەی 4 دێ لە کۆتایی هاتنی شەڕی ئێران و عێراق هێشتا مینە ماوەکان لە ناوچە سنووریەکان مەترسیەکی گەورەی لەسەر ژیانی هاوڵاتیان دروست دەکات. گیان لە دەستدانی کرێکارێک لە کانگەی گوڵتووتنی زەڕەند. لا ڕۆژانی ڕابردوودا لە ئەنجامی ڕوخانی کانگەی بەرکەمەری گوڵتووت لە ناوچەی دەشتی خاکی زەڕەند لە پارێزگای کرمان کرێکارێک گیانی لەدەستداوە. بە پێی راپۆرتی گەیشتوو ئەم ڕووداوە لە کاتێکدا ڕوویداوە کە 5 کرێکار لە بەشی دەرهێنانی کانگەکە خەریکی کار بوون و لە ئەنجامی ڕوخانی کتوپڕی بەشێک لە کانگەکە 4 کرێکار توانیویانە خۆیان ڕزگار بکەن، بەڵام کرێکارێک بە ناوی ئەبولفەزل موحسین بەیگی کە 29 ساڵ تەمەنی بووە گیانی لەدەستداوە. شایانی باسە کە کانگای گوڵتووت لە ساڵانی ڕابردووشدا بینەری چەندین ڕووداوی مرۆڤ کوژ بوو و پێشتریش کرێکاران لەم کانگەیە گیانیان لەدەستداوە. لا سێدارەدانی هەشت بەندکراو لە زیندانەکانی ڕژیم. لا ڕۆژانی ڕابردوودا حکمی سێداری هەشت بەندکراو لە زیندانەکانی خوی، ماکۆ، شیراز، کرماشان، ئیسفەهان، شیروان و خۆڕەماباد جێبەجێکراوە. بە پێی راپۆرتی گەیشتوو ئەو بەندکراوانە بە ناوەکانی وەلی مورادی، زەکەریا خزرنژاد، فەرهاد مینایی، حسین ساڵحپور،
داریوش قوبادی، ڕەزا قەنبەرلوو، کەرامەت مەنسووری و ئەحمەد ڕەزا تورابی پێشووتر لە چەندین دۆسیەی جیاوازدا لەلایەن دەستگای قەزای ڕژیمی کۆماری ئیسلامیەوە حوکمی سێداریان بەسەردا سەپێنرا و هەروەها ژمارەیەک بەبێ ئاگاداری بنەماڵەکانیان حوکمی سێدارەکانیان جێبەجێکراوە. دەست بەسەرکرانی توند و تیژانەی 5 هاوڵاتی بەلوچ. لە ڕۆژانی ڕابردوودا 5 هاوڵاتی بلوچ لە ناوچەی گوڵشەنی سەر بە پارێزگای سیستان و بلوچستان لەلایەن هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە بە شێوەیەکی توند و تیژانە دەست بەسەرکراون. ئەو هاوڵاتیانە بە ناوەکانی یەحیا، نەزیر، هادی، مەهدی و ئەحمەد ڕەیسی بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعات بۆ سەرماڵەکانیان دەست بەسەر و ڕەوانەی گورتوورخانە ناوەندامیەکان کراون. شایانی باسە کە سەرەڕای بە دواداچوونی بنەماڵەکانیان لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنیان تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستدانی و لە مافی پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکانیان و هەروەها دەستڕاگەیشتن بە پارێزەری سەربەخۆ بێبەشکراون. دوایین هەواڵ ئیدعای ترامپ سەبارەت بە نزیکبوونەوەی ڕێکەوتن لەگەڵ ڕژیمی کۆماری ئیسلامی. شەوی ڕابردوو دۆناڵد ترامپ سەرۆک کۆماری ئەمریکا ئیدعای کرد کە ڕێکەوتنێک لە نێوان ئەمریکا و ڕژیمی کۆماری ئیسلامی لە ماوەیەکی کورتدا بەدیدێت و چاوەڕوانی دەکرێت لە کۆتایی ئەم هەفتەیەدا پەسەند بکرێت. بەپێی هەواڵی گەیشتوو ترامپ ڕۆژی پێنجشەممە 21 جۆزەردان لە لێدوانێک ڕایگەیاندووە کە هەوڵە دیپلۆماسیەکان بۆ گەیشتن بە ڕێکەوتنێک لەگەڵ تاران خێراتر بۆتەوە. ناوبراو ئاماژەی بەوە کردووە کە JD Vance جێگری سەرۆک کۆماری ئەمریکا دەتوانێت لە مەراسمی واژۆکردنی ڕێکەوتنامەکەدا بەشدار بێت. ترامپ هەروەها ڕایگەیاند کە ئەم ڕێکەوتنە دەتوانێت ببێتە هۆی کەمبوونەوەی ئاڵۆزیەکانی ناوچەکە و هەروەها لە بەرژەوەندی هەردوو وڵاتدا بێت. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن. هەر شاد و بەختەوەر بن.